رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان ساقی بۆم تێکە لەو بادە و مەیە ساقی بۆم تێکە لەو بادە و مەیە متریبان لێیدا ئەو سازوونەیە رادیۆی گەڕیان دەنگی ڕستەنی کوردان وەسێتێگەکەم ئێستا بۆ ئێوە وەسێتێگەکەم ئێستا بۆ ئێوە دڵتان مەبەخشن یەکسەر لە ڕێوە دڵتان مەبەخشن یەکسەر لە ڕێوە. ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بە باشم زانی ئەمڕۆ هونەرمەند و مامەسای گەڕیان هونەرمەندی با بڵێم هاوڕێیەکی زۆر خۆشەویستم برای بەڕێزم کاک عومەر میشاوی کاک عومەر زۆر خۆشحاڵە کردم یاخوا بەخێر بێت لەگەڵ ئەم سێ عاسپە جوانە کاکە هونەر سالار بە مۆسیقای ئەسفی کیبۆرد کاکە ڕێبوار بە باڵەبانە خۆشەکەی کاکارزان کامیل بە سازە خۆشەکەی دیارە ئەم ڕۆژگەینەوە خزمەتی بەڕێستان لە ستافی ڕادیۆی گەڕیان لەگەڵ کاک جەزای خۆشەویست و هەموو هاوکارانم ڕێزم بۆیان هەیە لێرەوە ڕێز و حورمەتم هەیە بۆ کاک عومەرە چکۆل وابزانم ئەمڕۆ نیو سەعاتێ لە بەرنامەکەیە بەم داوای لێبوردنی لێ یەکەم بە گەورەی خۆیمان بوورێ کاک عومەر میشاوی زۆر بەخێر بیت زۆر خۆشحاڵ بووم کاک عومەر سپاس دەکەم لەبەرەوەی لە کاتی خۆی و لە ساتی خۆیان بە زیایشەوە گەشتی یەکەم جار کاک عومەر یەک تۆز دەنگە بەریتە پێشەوە گەر قسەم کرد کاک عومەر با لەو سەرەتایەوە دەست پێ بکەم ئەتوانم بڵێم لە باشووری کوردستان با بڵێن دوو ساڵێکە بێ گۆرانی گەڕیان زیینوو بۆتەوە زۆر ڕاستە ئەگەر هەڵم نەکرد بێ هەموو کەسێکی ژەزانێ لەسەر دەستی تۆیان زیینوو بووە سواز سواز چکا جاری جاران با بڵێن لە لایف و لە کافتریا و لەو شوێنانی کە بۆ نەیتیاکرا گۆرانی گەڕیانوتن نەبوو بەس سپاس بۆ خوالەوەتی جەنابە هاتووتەوە ئەم دوو ساڵە زیینوت کردەوە من وەکو خۆم وەک جەلال گۆڵی دەستخۆشی لێ یەکەم و فەخری شەکەوەکەم کە هەم هاوڕێمیت و هەم بەچی پێک خۆشەویستان بۆ پەیوەندیکردن 1970 471 52 62 ڕادیۆی گەڕیان ڕادیۆی میلی گەڕیان بەڵێ 1970 471 52 64 سایتی ڕادیۆی میلی گەڕیان پێیجی ڕادیۆی میلی گەڕیان بەلای فیش لە خزمەتان نابین لێرەوە ڕێز و حورمەتم هەیە بۆ هەموو کوردانی تاراوگا چاوی یەک بەیەکیان ماجەکەم کاک عومەر هەڵبەت دەمێکەیە خەڵک کۆمێن دەنووسێ و با بڵێن نامە بڵێنێرن کە جەنابە داوەتکەم و ئەم ڕادیۆش بە ناوی گەڕیانەوەی خۆی حەق نییە ئێمە پێ بڵێن حەقە خۆ هەفتەی ڕۆژێ بێ بەرنامەیە بکەین زۆر ڕاستە یاخوا بەخێر بێ سەر دووچانی خۆشەویستانە چینە لای یەکەم بەرهەمی کاک عومەر میشاوی هیوادارم بە دڵی ئێوە بێ و بە دڵی هەموو بینەران و بیسەران بێ
سوێندت بۆ دەخۆم ئاەت قورئان دووریەکەی تۆیە دڵەکەم ساری لەم شێوە دووریەکەی تۆیە ساری لەم شێوە هەرهۆنە و نەما باڵانە و نەما کە لە کەباری باڵانە و نەما دەیت و ڕادەبری بۆ ناکەی سەلام یان وەکو جاران دڵەکەم بۆ نایەوانم یان وەکو جاران بۆ نایەوانم ژینی تەماوی هەنگاوم وێڵە هاوڕێی تەنیایی هەنگاوم وێڵە هاوڕێی تەنیایی ڕێگای شیرین و تاڵیم بڕیوە مەلی ئاواتم دڵەکەم لە دڵێ تەریوە لالەی بەهار و هەوری پڕباران وەکو عمری من گشتی هەڵوەران وەکو عمری من گشتی هەڵوەران هەر بایکی مەیۆ لەسەر کۆی لەیلا منیش بۆ بایە خۆش دەمە منیش بۆ بایە خۆش دەمە خۆزگەیدڵ گوڵێکی نەگێ شەو چرای ڕوونی لە من هەڵناکرد دوا بەفری سپی سەرماباری دوا بەفری سپی بە سەرماباری چی بکەم هەتاوی ڕووناکیم نادی دێتەوە یادم عمری ڕابردوو ئومیدی وەری هەرێ گوڵێ جوان بێ شایەن بە تۆیە بۆیە هەمیشە دڵێ شەیدای تۆیە هەر بایکی مەیۆ لەسەر کۆی گۆیژە چی لە دڵتایە دڵەکەم بێ بە منی بێژە یا بێ لە لای خۆم خۆت هەڵی ڕێژە یا بێ لە لای من بێ هەڵی ڕێژە گەورێنی هەشۆری و تێخەدەوە خۆش بێ یاخوا بە خێر بێتەوە ئەتوانم بڵێم بولبولەکەی سلێمانی و مامۆسای گەڕیان ڕای من سواسی جەنابتان ئەەکەم کە ئەوە ڕێزی منتان لایە من چاوی هەمووتان ماچەکەم چاوی بینەران و بیسەران ئەو کەسێک کە دەنگی منی لا خۆش بێ منی لا خۆشەویست بێ دڵی منە زۆر تایبەتە یاخوا دەمە خۆش بێ کاکشکارمان لەگەڵایە لە سلێمانی کاکشکار گیان فەرم و چاو ماجەکەم سڵاو لە تۆش کاکەشکار گیان هەردوو چاو ماجەکەم برای بەڕێزی سپاس دەکەم چاوەکەمی زۆر زۆر سپاس دەکەم چاوەکان کارە جوانانە لە تۆ چاوەڕێکرێ قوربانە بم چاو ماجەکەم برای گەورەی بەڕێزی ئەویش ڕێزی هەیە ئەوانی ڕێزیان هەیە بۆ جەناب کاکەشکار گیان بەناوی خۆمان و کاکسامانی هەمووی کاش و سڵاومانەیە بۆ قوربانە بم کاکەشکار ڕێزمەیە بۆ کاکسامانی هەمەی کاشی هەردوو چاوی ماجەکەم هاوڕێی خۆشەویستم
زۆر سپاس سەرکەوتوو بەر سەرکەوتوو بە قوربانم چاو و ماجەکەم زۆر زۆر سپاس دەکەم خواتان لەبێت. قوربانێکم چاو و ماجەکەم کاومەر تەوان من و تۆ ڕەفیق مناڵین و زکرایەتیشمان زۆرە بەزیترەوەی کە لە یادم بێ تەوان کاک جەزا کاعومەر ئیشم زۆر لەگەڵا کردووە با بڵین کاعومەر پارەوەر ناگرێت گادەیەکمان نەبوو لە قەراغ چوینە ئەوێ با بڵین من جیازم بار کرد و بە سەیارە و خۆ دەزانیە بێتە جیلی کەیت و بیخەیتە سەر سیدی و 3-4 سعات مۆسیقا لێ بێت و وەڵا کە چوومە ئەوێ گادەکە دەوری سعات 12 شەو تەواو بوو ئیتر وتیان دەستان خۆش بێ و ماڵتان ناوە بێ و مەمنونی من ژیچم نەوەم زانی حسابەکەم کاعومەر وەری گرتووە وەڵا هاتین ڕێکەوتین گەشتینە بەر ماڵەوە ماڵمان پشتمان بە یەکەوە وتم خاڵە عومەروتی وتم ئەی حساب و کتابی حساب و کتابی چی ئەی وتم کاکە ئەی خۆ من ئەو شتانە وتی بەخوا برا من پارەوەر ناگرم وتم کاکە چۆن شتی وابێ ئەی من تی وەڵا من وەری ناگرم وەڵا دوو شەوی پێنەچوو تەلەفۆنی بۆ کردمەوە وتی کاکەوە گعدەیەکی ترمان هەیە وتم باشە بەسەر چاو وەڵا کە چوینە ئەوەی تر لە دەوری دوانزەوانەیە کە تەواو بووین تیان کاعومەر ئەمر کەوتی وەڵا من پارەوەر ناگرم تمە شەو بیلار ڕاز ناکەم من وەریەگرم ناوتم کاک جەلالیش وەری ناگرێت وتی کاک جەلالیش نایەوێ وتم کاکە چۆن نایەوێت ڕاز ناکەی منەمەوێت وتم بابا وەڵا منیش پارەمەوێ وتم لە ساعە حەوتی ئێوارەوە من خەریکم بۆیان بخەمە سەر سوجاوتی دە کۆپیشمان بۆ بکەوتم بەس دە کۆپیەکە 10,000ەکە تۆ هیچ نەبە هەر پارەی بەنزین و کۆپیەکەم بەرەوە زۆر خۆشحاڵ بوو کاعومەر لایڤەکەی یا هەر گادە هەر کامیانە پێ خۆشە وڵی هەندووشی بۆ من فەرقی نیە بەڵام لایفەکە ئەوەیە کە کەسانێک هەن مەسەرەن توانای ئەویان نیە لەگەڵ ڕێزمە قسەیەشەکەم دانیشتنی پێ بکەن شتێکی وا لەو شوێنە هاتوان ببین و ئەوە هۆکارەکەیت باش من یەک دوو برادر پەیوەندیان پێوە کردم لەم ڕۆژانەیە وتیان گوایە زۆر وەرەگرێ بۆ وڵی ئەسڵ ئەساسی نییە لەگەڵ ڕێزمە باش بۆ پارەیش ناکەم ئەزانم تۆ من پێ بەڵام بەس بۆ مۆسیقەکان وەریەگرێ و پارێ بۆ مۆسیقەکان و بۆ خۆشم جاروای وەریەگرم ناخر خۆ تۆش حەقی خۆتە حەقی خۆمە بەڵام من قەدەوەم نەکردوە جارە کەسێک کە هەژار بێ بڵێن بە دیاری خۆم بۆ دەست خۆش بێ ئەزانم سەرکەوتوی من خۆم ئاگاداری ئەوەم کە چەند گعدەم لەگەڵا کردووی زانی وتە کابرا با بڵێن بەنەوەەکە هیچی لێوە نەگرتووە یاخوا سەرکەوتوی باش بە تەمای بچیتەوە بە ئەوروپا وڵی کوردستانم پێ باشترە بەڵام باوەڕ ناکەم بەڵامی تێگەر ڕیارە ماوە لە کوردستان ئەگەر بشتی لەوە چێ بۆ سەفەرە ینی دەست خۆش بێ وەڵی حیفە ینی تۆ گوناحە بچیتەوە زۆر ڕاستە ئێستا تۆ لەم شارەیە با بڵێن ڕقەمیەکی زۆر ڕاستە وەڵی بۆ هەن دەبەتە من چاوی ئەو هۆنەرمەندانی تریش ماچەکەم کەس لە کەس زیاتر نییە خوایەکمانەیە هەموو شتێکیش دەورانەکە تەختی پاشایش بۆ کەس نامێنێ جاوە تویشمە یاخوا سەرکەوتووی کاعومەر قوربان سوپاسانەکەم با بڵێن هەر کەناڵ ڕاگەاندنەکان بەعام تۆزە بۆ تەلەڤیزۆن کەمەچی یەک جار لەگەڵ ناهاتی بۆ یان ئارتی و جارێکی تریش تۆم دیتر ناچی بۆ لەبەر ئاخوێ خۆم بەرنامەی من فریە کاکەمەی من وەکو تەلەڤیزۆن نیە هیچ من نازانم بەر خەڵکانێکی بینن کەسانێکی خۆشەویست با بڵێن خەڵک هەرەی بینێ ترکە لا خۆم وچمە تەلەڤیزیۆنە لە لایفەی قسەمەوە ناکەیتەوە حاڵە من زۆر سپاس دەکەمەوە گەورەی بوو بۆ منوانیەوە سپاسانە تەلەفۆنم بۆ کردی یەکسەر قبوڵە کرد چاو چاو هەش بەرنامێک من لە خزمەتیانە چاو ماجەکەم کاعومەر با بچینە لای مادەیەکی تر ڕازە فەرموو ئەگەر ئەم برا بە ڕێزانە دەست و چاوتان خۆشکا گونەر کارزان کاک لەوارگیان ئەبین بە عەزیەت بۆتان سپاسانەکەم وەرە بە پەیمان تازەکەینەوە
خەمی کۆناونێ لەبیر بینەوە خەمی کۆناونێ دڵەکەم لەبیر بینەوە ژیانی فەقیریم بە دنیا نادەم ژیانی فەقیریم بە دنیا نادەم هەرکات تۆ بڵێ بۆ مەرگەمادەم هەرکات تۆ بڵێ بۆ مەرگەمادەم سەری خۆمدانە ئێستا کە تۆنی ئاغڵم ژیان ئێستا کە تۆنی ئاغڵم ژیان وەرە بە پەیمان تازەکەینەوە وەرە بە پەیمان تازەکەینەوە خەمی کۆناونێ لەبیر بینەوە ژیانی فەقیریم بە دنیا نادەم ژیانی فەقیریم بە دنیا نادەم هەرکات تۆ بڵێ بۆ مەرگەمادەم هەرکات تۆ بڵێ بۆ مەرگەمادەم جەنە دڵم درۆی لەگەڵ نەکردو هەر تەنیا چاوم فری بردو ئەوەی بە چاودیم زۆری وان نەبوو دەریا ئاسمانیش یەکیان نەدابوو بە هەوەر مەڵێم بۆ ڕەنگت بۆرە تاندوە هەناسە شەیدای خۆرە هەوەر پۆستەچی ئەوی بارانە هەموو دڵۆ پێ مەی گوڵانە هەموو دڵۆ پێ مەی گوڵانە وەرە بە پەیمان تازەکەینەوە وەرە بە پەیمان تازەکەینەوە فەقیرین بە دنیا نادەم ژیانی فەقیرین بە دنیا نادەم هەرکات تۆ بڵێ بۆ مەرگەمادەم هەرکات تۆ بڵێ جەلەلیا بۆ مەرگەمادەم هەر نەڕزێ بۆ ئێمە بمێن بەشی مژی عومەر شتێکی تۆم بیرکەوتەوە کە ئێستا سەیری تۆم کرد تەبان کە عومەر هەر هاوڕێکی دێرین لە قەدیمەوە لە بازاڕی مەسقاکەین بەیەکەوە کاک جەزار ڕۆژێک کوڕێکی ڕەفیقم لە ئەوروپا هاتبووە زۆر معجیبی من بوو با بڵێ باسی 2006 و 5 بۆەکەم لەبەر دەرکی سەراوە قۆڵمان کردبوو بە قۆڵ یەکە
عمەریش بەرەو ڕوومان هاو منیش زۆر بە مسەیتەری وتم خاڵە عمەرجیان ئاوە باوەشم بۆ گرتەوە گەشتە بەردەم یەک تفی تێکردم و ڕۆی ئێستا ژەو کوڕی ڕفیقم وازانم هەر هەواڵیشی نەپرسیم تەلەفۆنی بۆ نەکردمەوە باشەوتم ماڵێ بە قورجیرە عمەر تۆ بۆ واو کرد وتی توی تۆ خۆتە بینی وەڵی لە هینی لۆکسەکەەوە سەیری خۆتە کردو جاوار بە عمەریشە ئەوەم بیرکەوتەوە بیرمە وابزانم ساڵی 2000 بوو حەفلەیەکمان نەبوو خۆ عافیان کا لەگەڵ جەمال سەعید و جەزاق ڕگەی لە ئەگەر هەڵم نەکرد بێ لە سەراوی سوبحان ئاغا بوو طبعا سعات 2 نیوەڕۆ بوو برادرێ سەرچۆپی گرتە بوو قاتەجلی کە تافی لەبەر کرده بوو شایە لەو دەمانچەوشتی بەستە بوو کاک جەزاش خوا عافی کە بە کەلیمەوە وتی دەمانچەکەی لاقەی ڕیزەکا وەک ڕاجیمە باشە وەڵام میلیە نایەوە و ئەمانە پەنجەی پیانە بەخوا چرو بوو ئیتر خۆ نازانی مناڵ چۆنە کردیان بە هوها و نەیتەقان و نەبوو بەخوا ئەم جارە دیسان میلیە نایە و ئاوای کرد بەخوا هەر نەبوو بەخوا دیسان بووە بە هوها ئیتر کابرا تۆزی چی خواردبووە بەو نیوەڕۆیە دەفع بوو وەڵا لەگەڵ ئاوە دەستی خوار کردەوە سیاری برینار کرد باوکی زاوا ئاگام لێ بوو هاواری کردوتی نەیەڵن لۆتیەکان بڕۆن من بەزەونە فریا کەوتم ئیقاعی 660 و سایزەر بۆ کاومەرە و کاتە خستمە بندەسم و دەرچۆ ڕاکە خۆمان کرد بە مقڕەکەی سەراوی سوبحان ئاغایەوەی تۆپخانەکە ئیتر مەجموعە پێشمەرگەوشتی لێ بوو کاکە چییە مەمنوع بچنە کۆراوتم بابە مەمنوعی چی بەقەی یەک مزارە خەڵکمان بەدواوە بوو جاوەک ئێستا بیرم بە سەعات 12 شەو کاعومەر هینی بۆ کردین تەکلیفی بۆ کردین کاعومەر خەڵکی منتقەیەوە نییە ئەو کاتە دەورێکی باشی هەبوو بە ئێستاشەوە با بڵین لەوێ ساعت 12 شەو هێنانیانەوە جاوتم باشە عومەر و شەرەف ئێمە بۆ ڕێ خاری جاتونیا بۆ حەفلە وتی ئاوایە ئەگەر کەلیمەی غەڵەت بڵێ وایە ڕێز و حرمەتم هەیە بۆ کاعومەر ئەسکۆل برای بە ڕێزی منە هەردوو چاوی ماجەکەم ماشەڵڵا پڕە لە عومەر ئەمڕۆ کاعومەر گیان با بێمەوە خزمەتی جە بەسەرهات شتێکی خۆش بەسەرات سەفەری تارانمانەکە لەگە برادێکی خۆشەویست خۆشەی نازی کاکامەرا هەورامی خۆشەویست ڕێزمان بوو هەیە چاوی ماجەکەی خۆ دەزانین ڕێگەی تاران دوورە لێرەوە بە سیارە بڕۆی وای وتی عومەر تۆ لێ خوڕە لە هەمەندانەوە وتی تۆ لێ خوڕۆتم باش بەسەر چا یعنی تازەم لێ نایە پەڕانەویش خەوتو بوو سوتفە لۆریەک با بڵێن لۆریەکتری ڕاکێشا بەس پێشەکەی ڕووی لە ئێمە بوو باش باکسەوە بوو هەڵایەتە دوایی کە ڕایە کێشاوە نیە پێشەکەی ڕووی لە ئێمە بوو زانانی بەرە ڕووی ئێمەیە کە لە جازەکەمە زۆر نزیک بوو لێمان وتی باوکە ڕۆ براڕۆ باوکە ڕۆ ئیترەوە بوو ینی وەک شتە چۆن بڵێ لا بەسەر خۆڵەکەیان شتێکم لێ بکە تیاچوین بۆ خاتری خوا گەورە وتم کاکە ئەو لۆریە ڕووی لە ئێمە بەس ئەوی دەر بەرە پێشەوە ئەڕایەتەوە یادگارێکی خۆش بوو دواتریش ئەوەنە لە تاسەما بوو تاوە بێتاقەت بوو بووتی ئەزانی چی عومەر وتماوەتی بە قورعان بە مناڵیش لایکمونە ڕای نێژەندوم لە بێشکەیە ماڵە هاوێتیەوە تۆ چێکی ئەو یادگاری خۆش وەکو فەرەسیتەکی دەبڵ کابینەیەکی پێ بوو بۆ حەفلە چوون بۆ ڕانیە کە هاتینەوە طبعا من خەوتم دەوروبەری سەعات 10 شەو بوو لە سیارەیە دەرچوو بوو ئاوای لێ کردم وتی ئامۆزا هەسە سەیری ئەمە حادیسەیەکە یعنی خۆی بەتەما بوو خۆی بکا بەژێر لۆریەکەیە ئەکسڵاو لێبێ مامەسای بەڕێز کاک ئەرجومان هەورامی لێرەوە ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی هەورامان بە تایبەتی تەوێڵە و بیارەی سەربەرز مامەسا ئەرجومان کاکە جەلالگیانم کاکەتان باش سڵاوی خوار لە تۆ لە هەموو هەورامان جەنابە بباشی بە قوربان و کاکە جەلالگیان دەستخۆشیتان لێ یەکەم بە تەلاتنی برای خۆشەویستم کاکە عومەرەکەم دیوای سەرکەوتنی بۆ خوازم سڵاو بۆ دیوەخانی هونەریتان بەڕاستی یعنی بە دروستبوونی ڕادیۆ میلی گەڕیان تەواوی هونەری ئەم دەبەرە من ئەوەی بزانم سلێمانی هیوادارم ئەوەیشی لە ڕێی فەیسبووکەوە بیبینێ زۆربەی خەڵکی ئەزانن لە ڕێی لایڤەکانەوەی بینێ هیوادارمەوە پەخشەی ڕادیۆکە بکاتە هەموو کنجوکە لە دەرێکی ئەم وڵاتەمان چونکە بەڕاستی کە یعنی ڕادیۆکەتان دڵکەوەی دڵەکانە ئارامبەخشی یعنی لادێنشین و گوندشین و شارنشین و هەموو جێگاتەکانی ئەم میلەتەیە بە فترەیەکی کەم و ناونابانگێکی باشەوەی من بزانم لە تەکسیە ڕێی مەسەلە هەرکێ ڕێی لەسەر ڕادیۆی گەڕیانە کاک جەلالگیان جەنابیشت بێژگە هونەرەکە پێشکەشکارێکی زۆر سەرکەوتی وای سەرکەوتن و بۆ خوازم ئەوە من حەز ناکەم مجاملەی کاک عومەریشتم کاک عومەر بەڕاستی کەسێکە لەوانە ئێستا بە تەواوی شوتە ناو خەڵکۆ
خەڵک شانازی بە کەسایەتی و بە دەنگی ئەو پیاوە بەڕێزەوەکە هیوادارم هەمیشە سەرفراز و سەرکەوتوو بە رصيدك على وشك النفاذ. زۆر سپاس دەکەم کاگەر جومان ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەنابەت زۆر سپاس دەکەین ئیشەڵا بەتەمای لینچێکین ئیتریش لە هەموو شوێنەکان کێشەمان نامێنێ خۆ دەزانی بەخوای گەورە تازەین ئەجا هەمومان خۆبەخشین زۆر فەقیر و داماوین لەم کاتەیە هیچمان نی جەزاجیان بڵێ بڕوام پێ بکە بنیش گیرفانم نییە نازانم هێبێتەوە بۆ دیکۆرە کاگەر جومان ڕێز و حرمەتمان هەیە هیوادارم گەورەمان کەی ڕۆژێ ئەزانم حرمەتم هەیە بۆ کاگەر جومان ئیشەڵا بە تەمام ڕۆژێ جەنابیش گەورەمان کەی پەیوەندی پێواکەم لە خزمەتە بین کاعمەر کاک جەزاڵە گۆرانیە گەڕیانە و بڕم بۆ گشتەوەی ئەڵێم قەزا لە ژیانم ئەجاوەشی تێکەنج ئینگلیزیەکەشی تەیەکەی ناوە بە شەرەفم ماوەی تر ئۆباماش گوێمان لێگرێ جەزا تۆ پەلەم مەکە کاک جەزا خۆشەویستە کاک جەزا دڵی ئێمەی بەخوا خەزاو لە گیانم شەبێ بۆ ناوەیەی دڵەکەم بەیاتە کاکەر بە بەیات بڕ شەبێ بۆ وەڵا سێگاستە بڕم کاگوندە لە پێشەوە بە ئافەرم جوانە بڕم گشەڵێم قەزاو لە گیانم گشەڵێم قەزاو لە گیانم شەوێ بۆ نایەی دڵەکەم بینە میوان شەوێ بۆ نایە بیبە میوان شەوێ کەوتوان میوانم وایە لە بەرزا لەسەر دوکانم وایە لە بەرزا لەسەر دوکانم وایە نورەکەی ڕەحمەتی بارانی پێوە سەرساڵ یارەکەم میوانە کوێوە وایە نەبارێ موهابەڕێ هەرەندای کردوانم کەشی کێوە شەترم بۆ بێنێ تەر نەبێنێ شەتری بۆ بێنێ تەر نەبێنێ تازە من لەکوێ دڵداری لەکوێ تازە من لەکوێ دڵداری لەکوێ دڵزەڕەی گۆشتە فەڵاژێ دڵزەڕەی گۆشتە فەڵاژێ دڵێم دا بە تۆ بەڕووی نەدانی زانیم خەریبم قەدر نەزانی شەبدا لە مەولا دڵ نەدەم بە کەس بەخۆم تەنیابێ ئاخر نەفەس چونکە تەنیایی ئازاری کەمە بەخوا دڵدارە بەشیانەکەمە هەورەکەی ڕەحمەت بارانی پێوە ئەمساڵ یارەکە مەیوانە کوێوە وایە نەبارێ موهابەڕێوە بەرەندای کردووانە و کەس و کێوە چەتری بۆ بێنێ تەر نەبێنێوە
know how much I love you, baby. You know how much I love you, baby. Never forget you, Omar Mishai. Never forget you, Omar Mishai. This song I sing for Mr. Jaza. Please listen to me till I go. I say bye bye. قربانی دڵدار دو کاک جەزا ئەمە تازەگەریە کاک جەزا قوربانیان بڵێ ناڵم ئاوا بڕات تۆنی بلەری تر پەیوەندیەکە ڕاستە خۆتەوە بۆستە ناتوانین جایتێ ڕاستەخۆ شوێ دەکراوە یاخوا بەخێر بێتەوە دەمە خۆش بێ و دەست خۆش بێ خۆشەویستان بۆ ڕیکلامەکانتان 1970 470 52 64 سایق تەکسیەکانی ژەڵێ بەخوا لە وەرزی یەکەما جووتە تایە دەرەچێ جا بە قسە بکەن کورە زوو با ناوتان بچێتە ئەو پشکەوە 4 ڕۆژتر بەفرە بارێ زانی تایی تازە بۆ پێشەوە چەند مویمە کاگڕێبواری باڵەبانیشی تێکە کاک جەزا ئێ وەڵا خۆ ڕێبوار 1 ساڵونی تایە پێشەوە هیچی ناوێت توخوا ئەڵێ لەبەرەوە تەکسیم کڕیوە دڕای جا کێڵێ بۆ تۆ دەرەچێت خۆشەویستان وەکو وتمان بۆ پەیوەندی بۆ ڕیکلامەکانتان 1970 470 52 64 پەیجی ڕادیۆی میلی لە خزمەتانین جارێکتر سپاسی کاک جەزای سازەکەم چاوی ماجەکەم بۆ ئەو ستافەت جوانە باش کاک ساڵح گیان سڵاو لێ بێ هونەرمەندی خۆشەویست کاک ساڵح پێنجێنی مامەسا ساڵح کورە هەلەو گوێ لێمە کاک ساڵح گوێم لە خۆم نییە گوێم لە خۆم نیە بەداخەوە کاک ساڵح پەیوەندەکەی داخرایەوە هیوادارین وەریگرێتەوە و لە خزمەتی بین کا عومەرجان هەموو شەوێکی بۆ لای نەوەڵا هەفتەی دووجار دووشەمان و جومان دووشەمان و جومان یاخوا لە شە ساغ بێت باقیەکەی بەزیترە گەر با بڵین گادە بێت یاخوا ئەو لە شۆ ساغ بێت دەنگە نەڕزێ و زۆر زۆر سپاس دەکەم جارێکتر گەورە بژین سپاس بە خۆتان و بەرنامەکەتان باش ئەم بەرهەمەیانە چییە؟ ئەم بەرهەمەیان هەڵبەتە ئێوە بێنە دیار ئێوە بێنە دیار باش من حەز ناکەم ئەم بەرنامەیە زۆر مداخەلەکەم و قسە بکەم لەبەرەوەی حەزەکەم بینەرانی بەڕێز گویان لە گۆرانی خۆشەکانی جەنابێت باش نییە؟ زۆر ڕاستە کاک محەممەد گیان سڵاو لێ بە لە سلێمانیەوە کاک محەممەد سڵاو لێ بێ و ڕێز و حورمەتمان هەیە سپاس بۆخوا بە ناوی کاعمەرەوە چاوی و ماجەکە برای بەڕێزی کاک محەممەد گیان هەردوو چاو و ماجەکەم چاوی ئێمەی ئەو شەمەکە ئاگام لێ نەبوو بێتاقەت بووم بەڕاستی ئەوە وەلامە خۆشێک بێنم ڕاجێوەگرم زۆر زۆر سپاس دەکەین ئێمە لە خزمەتتانان چاو و ماجەکەم ئێمە ناو تەکسیەکەوەی دەسەر ڕاجۆگەی ئێوەیە ئەوە ناویش چووە پشکەکەەوە بۆ جووتە پایەکە بەشک میشەڵا خوابی کا بۆ تۆ دەرچێت ئەوایترفەنا بەخوا هەر بەڕاستی هەر خۆتان هەردیەوە هەموو شتێکن دەستان خۆش بێ یاخوا برای گەورەی کاکە محەممەد گیان چاوی ئێمەی تۆ بەڕێزی بەڵە بەڵێ ئەوەتە بڵێ ڕۆژە بەڵام کردی لە پشکەکە وتم هەموو جارێت ئەڵێم محەممەدەوە منم خاڵ ئەحمەد چاو ماچەکەم بە قوربانی تۆم سپاس دەکەم یاخواتیەوەی دەستان خۆش بێ و هەر نمونەتان جا بێ و سپاس بۆ تۆی خۆشەویست زۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس دەکەین کاک محەممەد گیان ڕێز و حورمەتمان هەیە بۆ هەچی سایاق تەکسی هەیە چاو ماجەکەم سپاس دەکەم تۆ بەڕێزی برا گەورەی بەساقڵم چاوی ئەمەی ئەگەر پەیوەندی تر نەبێ با بچینی لای بەرهەمێکی تر
شمی بشو جرای شوا هی جیانی من تو روح و روان اقلین کی فرق هنر قلع بجار ناي بسر وقتي من بجار ناي بسر وقتي من نفرسي لأزاري سختي من نفرسي أخو من بطوشونم وكوري أوغم هاي لدرون بوفايد كرشم دربارم بوفايد كرشم دربارم من بطو مجنون سياستان وقمين پرواني برسوتاي تو وقمين پرواني برسوتاي تو ومن گيرو داي دمك في خاي تو ومن گيرو داي في خاي تو هاي شمي شوان هاي شمي شوان هاي شمي بشو سلسلة شوان هاي جياني من روح وروان هاي قليلك قليلك بكاك جزار رادي قريان كان جلال دسمان أمره ميوان ولاتا ترسم روجه دايا بجمن ترم جوانك بمن قلبي نانا دايا بيشتور هل لا يخوما جقد هكاد من مردم كوتاي انتهاد كالقرية كان مدايا قلبي وقد نكاي فراموشم كان دجال ورا سردانيكم كان سردانيكم كان لو برستانا سردانيكم كان لو برستانا شون خوشويستي ما يجي انا تمامي اكم جلال دم برقيانا برای بەڕێز و خۆشەویستمان کاگەحمە خۆشناوەتی هاوکار و هاوڕێمان کاگەحمەی گوڵ کاگەحمەوە خۆبەخشەکەی ڕادیۆی میلی گەڕیان سڵاو لێبێ سڵاو لە قەڵاو منارە سڵاو لە هەموو هەولێریەکان و لە جەنابیش
سڵاوتان لێ باش کاک جەلاجیان کاگە حموود گیان چاو و ماجەکەم تۆ برای بەڕێزی قوربانتان دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بە خێراتنیمیانە بەڕێزەکان دەکەم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم جارێکی تر توانین لە پەیجە جوانەکەی رادیۆ گەڕیان بینەری بەرنامەکەت بم زۆر سپاس دەکەم چاو و ماجەکەم تۆ بەڕێزی کاکە ئەحمەود گیان قوربانتم برای گەورەی عەزیزم قوربانە بم هیچ هەیە بۆ کا عومەر والله بەس دەستخۆشی و شتێکی بۆ تۆ هەفتەی ڕابردوو 5 ڕۆژ بەر لێ ئێستا بەرنامەیەک پێشکەشکە ڕۆژی دووشەممە یەک لە بەسەراتەکانی خۆ جێڕایەوە ئەوەی ئاوە تەماتەکە بەڵێ بەس لە پەیجەکەی رادیۆگەڕیان 200,000 بینەری هەبووە بەڕاستیەوە ینی جێگای خۆشحاڵیە چاو ماجەکەم من حرمەت و ڕێزمەیە بۆ جەنابت و بۆ هەموو قوربانتم عەزیزی دەست و چاو خۆش بێ و ئیشە جوانەی کە تۆش کردبوو بەڕاستی ئیشێکی جوانێ بۆ کردبووم دەست و چاو خۆش بێ من هیوادارم لەم وەزعی ئێستاە لەم قەیرانی دارایی و با بڵین وەزع خراپ و نەخۆشی و ئەوەیە ئەگەر خەندەیە بخەمە سەر لێوی جەنابت و هەموو بینەران و بیسەرانی بەڕێز ئەوە بۆ من گەورەیە و من هەتاوەکو ئەم ڕادوێ هەبێ بەدەر لە هەموو شتێ بەبێ پارە بەبێ هیچ شتێک من لە خزمەتی ڕادوێ میلی گەڕیان و جەنابتان و کاک جەزا و ستافەکەی بن تۆ برای بەڕێزی منی کاکە ئەحمەود گیان عەزیزی براگەرە لێرەوەش داوا لە خاوەن پیشە و کارەکان دەکەن بازرگانەکان یعنی ئەگەر ڕکلامەکانن لە رادیۆ گەڕیان بکەن ئەم بۆ خۆیان باشە هەم بۆ رادیۆ گەڕیانیش دەبێتە پاڵپشتێک و دەتوانێت ینی پەخشەکەی لە هەولێر لە تەمتەما لە شوێنانی زیاد بکاتەوە پشتیوان بەخوای گەورە پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله وەڵای منیش پێم سەیرە یعنی ئەو هەموو کۆمپانیا و ئەو هەموو خەڵکە ئارە وەڵات منیش بەلامەوە عەجیبە یعنی لە شوێنە بڵە شتێ دروست دەکرێت 500 ملیۆن دلاری بۆ کۆوەکەنەوە بەس ڕادوویەکی ئاوا کە بەڕاستی خزمەتی خەڵکەکە دڵی خەڵک خۆشەکە یەک کەس مستعیدیەوەی تیان نییە هاوکاری بکە با بێمە خۆ پارەمان ناوێ بۆ خۆمان بەس ئێمە ئەم هەموو ئەجیزە و شتەکە لێرە یعنی ڕۆژانە مناگام لێ ڕۆژ وایە کاک جەزا 5-6 وایەر ئەپچڕێ دەی وەڵای هەموو وایەرەبایی 25 دلارە تۆ برای بەڕێزی ئەمەی کاک ئەحمەود گیان هەردوو چاو هیوادارم بەردەوام بن برای بەڕێزی سپاس دەکەم قوربانتم ئازین کاتێکی خۆش کاک عومەر کاک ماکوان ئەڵێ باسی کەپڵەکەی کا عومەر و نامە و نازانم شتێکی ئاوە هین هەیە کاک جەزا کاتی خۆی باسی 20 ساڵەمە پێشەکەم 25 ساڵەمە پێش من و کا عومەر زۆر دایمە بەیەکەوە بووین ئەنجا ئەو کاتەش تۆزە عەقڵی مناڵی فەرقەکە کا عومەر نووسینی باش نەبوو تەبعەن بە منی وتی جەلال وتمە بەڵێ وتی نامەیەکم بۆ بنووسە حەزی لە کچێ بوو با بڵێن بە کوردیەکەی منیش نامەیەکم بۆ نووسی لە نامەکە پشتی زۆر خراپم تیان نووسی بوو با بڵێن بەعەکسەوە شتەکانم هەمووی نووسی بوو ئیتر کا عومەریش خستە بوو شقارتەیەک و بەردێکەوە هەڵیا بوو بە سەربانەکەیە تەبعەن ئافرەتەکە کە خوێندبوویەوە پێی سەیر بوو ئێنەی زانیوە خۆ ئەم نووسینی باش نییە و یاوێتی بە من ئیتر ئەلاکولین زۆری قسە بە کا عومەر وتبوو ڕینی کردبوو وتبوو جارێکتر نەیتەوە بەم ناوێ عومەریش وتبووی باشە بۆ خۆ ئێمە یەک کێشەمان نەبوو تا من تازە نامم بۆ هین کردبوو ئەو کاتەوا بوو وەڵایە نابوو یابووی بە برادەرێ بۆی خوێندبووە تبووی کواتە کەسوکاری کچە تێگەی یان وەرە مەڕۆ موکاکە چییە باش و پیاوە فریام کەوتی کوڕە کاکە و کوڕە توێنەوارینی وتیان چۆن هەر هیچ نادا باسی چیەکە باوەڕ زیاری کردم لایەنێکی باشمە خۆراکمەوە بەلایەمەوتمە کاکە و چیتان نووسیە لەم نامەیە چیمان کردووە کاک شێخ سەربەسی خۆشەویست بە کوردیەکەم خۆی نایە هەموو کاتتان باش سڵاوتان لێبێ هەموو کاتێکی باش کاکە شێخ گیان تۆ بەڕێزی کاکە جان دەتو چاوتان ماچەکەم بە خێراتنێکی کاکە عومەرەکەم ساوی ماچەکەم بەڕاستی کە عومەر ئەبێ هەموومان سپاسی کە عومەر بکەین لەبەرەوەی کە عومەر من پێم وایە بەیی خۆم ئێستا بەرنامەکەشم کرد دەزانیم بەڵام زانیم کە عومەر حەزم کرد پەیوەندی کەم من پێم وایە لەسەر دەستی کە عومەر گەڕیانەوەرە دووبارە بۆ خاڵە بەدڵنیاییەوە بەڵێ یعنی وەڵڵی کە عومەر کابرایەکە زۆر بەحەوە من نەبینیوە بەڵام بینیومە یعنی لە مۆبایل و شایان لە لای بوشتەکانەوە نەبینیومە چاوی ماچەکەم هیوای کاری باش و باشتری بۆ عزیزی زۆر خۆشەویستی سوپاس بۆ دەستخۆشکاری لێوەکەم بەڕێزە ڕێزمانەیە کاکە شێخ گیان زۆر سوپاس دەکەم تۆ بەڕێزی چاوی خوا لەگەڵ بێ بە ساقە کا عومەر با بچینە لای مادەیەکی تر
کێشەیە دڵی بەسەر چاو ئێمە دوای پێیان شەشەم دەبینم کاتی گیان کێشان بێتە سەری أين حالي من أين حالي من وبناديك ببێتری سوباک شەرم نەکا لە کەس پەردەی ڕووپۆشی دادەڕێ بەدە ئەی لە حاڵی من وەی لە حاڵی من ئەی لە حاڵی من وەی لە حاڵی من ئێوە بێنادیات شۆڕە سەرکان ببینن ئەی لە حاڵی من ئەی لە حاڵی من دانیشێ لە پاڵ سەرینت بەناس بخوێنێ سوورە یاسین بەهەوەست بخوێنێ سوورە یاسین بەهەوەست بە زبانی شیرین شەکر ڕازەوە بە دەنگ و سەدای خۆشەوازەوە ڕووباوانگی پڕبڵاوەوە بە گۆرەیاڵ و زولفی خاوەوە فرمێز لە چاوی ئەو نازدارەوە بتکێتە سەر ڕووی ئەم بێچارەوە بێچارەوە ئەم بێچارەوە ئەی لە حاڵی من وەی لە حاڵی من ئەی لە حاڵی من ئەی لە حاڵی من ئێوە بێنادیات شۆڕە ماڵی من ئێوە بێنادیات شۆڕە ماڵی من دیارە بەتێر گوێ بگرم لە دەنگی سازی لە سوورەی شەریف خۆشیاوازی عەزیز دەکەم بەتێر سەیر بکەم لە چاوی جوانی گیانم دەربچێ بێ بە قوربانی گیان کێژمێر بەسەر ئێشوژانەوە هەرگیز نیم بەتام خوا دڵەکەم گیان کێژانەوە گەر بەم جۆرە بێ ئارامی گیانێ بەخوا بە ئاسان دەردەڕەوانێ
کە چەند خۆشە ژیان عمرم لە خاک و پای تۆ گیان دەرچێ بمرم لە خاک و پای تۆ گیان دەرچێ بمرم گیان دەرچێ بمرم گەر بە قات شێنێک گوناهمە بێ بە هەر جێگەمە خۆیان بەخشێ بە هەر جێگەمە خۆیان بەخشێ ئەی لە حاڵی من وەی لە حاڵی من ئەی لە حاڵی من وەی لە حاڵی من ئێوە بێنە دیار چۆڵە ماڵی من ئێوە بێنە دیار چۆڵە ماڵی من چۆڵە ماڵی من کاکە ژۆم لە دەنگی خۆم نییە کەس گلەی لە من نەکا لەم بەرنامەیە هەرە بەخوا دەبێ ببورم بۆیە تر ئاوتی تیا بێیان ڕاشە لە هاتی کاکە جارێکی تریش داوای لێبوردن نەکەی ئەسپەکانیشم پیاوە جوانانە ئەم هونەرمەندە خۆشەویستانش ئەوانیش میان لە دەنگی خۆیان نیە بەڵام بە هەر حاڵی تر بەخوا لە خۆمان کاکە گیان نۆماڵی ئینشەڵا پشتیوان بەخوا چاکیەکەین اینجا هەموو بەرنامەیەکی ڕاستە و خۆش با بڵێن تقریبەن هەر ئاوایە بەخوا خاڵم یاخوا دەمە خۆش بێ ئارەزووی جەنابە بەسەرات شتێکی تر بەسەرهات وەڵی جاگاکە بەسەرهات ئەم کاپچەلادە باش شێکتان بۆ باسکەم لەسەر من با بڵێن دایکم ئەو کاتە و زەمانە وەنیە ئەو زەمانە هینە ساڵی ساکان بی ساڵە ساڵی نەوەتەکان با بڵێن هەش بوونەوە شتێکی وا بێ کاجێرا لە چێ لە سەربان دایکشمەوەنی ئاوشتی ئەو کاتە خۆخوای سەشی لەسەر بێت ئەو نییە هەر نییە نەبەخوا ئەتر ئەوە وەڵڵی کاجێرا لە چێ بۆ ماڵی ئەوە نییە لە سەربانە من بڵێن دایکم ئاوە گرێشتاناڵێ جەلال بە گریانەوەڵێ ئەمێ شتێکی پێ بڵێن بە دایکم دایکیشم تر ئەڵێ چییە جەلال وەمانە ئەڵێ ئەوە نابێ ئەتوانم بێم بڵێن لە ماڵی خۆتان باسیکەم دایکمەڵێ بەڵێ پشتمان ماڵی یەکەوێ لەگەڵ ماڵی کاکجەلال کاکجەلالیش ئەچێ بۆ ماڵی ئێمە تر بە گریان و ڕۆڵە ڕۆمانە ماڵی ئێمە هیچ نازانم ئەمە چیم کەورە بووەکە چییە جەلال ئەرە گریوەمانە دایکشمەڵێ ئەگەر یەکێ لە کوڕەکان بێ یان ئەحمە بێت چی ئەمیش ئەڵێ نەوەڵا ئەوانی تری زۆر لاشێرینە بێ دایکم با بڵێن منیش تۆزە نەکبەت بوون کۆجا تۆزێکی وەڵا هەر زۆر نەکبەت بووم بە مناڵی تر ئەمەش وتبووی بە گریان وتبووی وەڵا ئەڵێن عومەر مردووە دایکشم ئەم بە گریانوی ئەم وتبووی ئێستا ئەوانیش ئەکەن بە هاوار و ڕۆڕۆی مەگە خوا بزانێ دایکشم وتبووی جەلال ئەگەر ئەمە ڕاست بێ ئەوە من دوو حیوانەکەم بەخێر ئەگەر ڕاستیش نەبێ ئابە خوا حیاتانە بەم لەم گەڕەکە وڵا ڕێز و حرمەتم بۆی ڕەقسەکەی کاڵێنە بەجێسانە باز نایە سەبەقەی عەرز و عاسمان کاعومەری خۆشە من ئاگام لێ ئەمە درێژ بی تەمەن درێژ بی ئینشەڵا خوا بۆ ئێمە بێڵێ ئەوە ئینشەڵا کاک جەزا هەڵبەت کاعومەر ئیتیزامێکی تری هەیە من سپاس یەکەم هەردوو چاوی ماجەکەم زۆر سپاس یەکەم گەورەی خۆی بۆ ئێمە نوان کاک جەزای ساز هەموو کاتە لای میشاوی ڕەقەمێکە تۆ بەڕێ زۆر سپاس دەکەم برای بەڕێزی ئەمەی خۆشەویستان ئازیزان جارێکی تر بۆ بەڵێ ڕێز و حرمەتمان هەیە 1970 471 52 64 سایتی ڕادیۆی میلی گەڕیان پەیجی ڕادیۆی میلی گەڕیان ئێمە لە خزمەتانین هەموو یەکشەمەیەک لە خزمەتان نابینەوە من بەرنامەکانم یەکشەمەیە بەڵام لەبەر خاتری کاعومەر قسمە شەمە لەبەرەوەی ئیتیزاماتی تر و ئیشی تریە بوو جارێکی تر زۆر سپاسی کاگونەرەکەم هەردوو چاوی ماجەکەم هاوکاری دایمیمان کاکارزان کامیل کاکە ڕێبواری باڵەبان چاوتان ماجەکەم کاک جەزای ساز کاعومەرە پشکۆل ئەو خوشکە بە ڕێزانە یەک بە یەکیان لێرەشەوە ڕێزمانەیە بۆ کاگورانی مساور کە ئەمڕۆ بۆی نەکرابێ کاعومەر چیت هەیە بۆ ڕادیۆکەمان با بڵێن لە خزمەتا بن ئەڵا چاوی یەک بێکی کارمەندانی ڕادیۆی گەڕیانمان شەکەم سپاس بۆ ئێوەی خۆشەویست سپاس بۆ بینەران و بیسەران سپاس بۆ ئەو کەسانش کە سپۆرتی من و دەنگی منیان لا خۆشە من چاوی یەک بێکیان ماچەکەم
هەر کەسێک ئەم بەرنامە بینێت سەروەرە لای من ڕۆحی منە نەشی بینێ هەر تۆ چاوی ئێمەی تۆ بەڕێزی ئێمە حەق بۆ ڕۆژی 20 بۆ 15 گۆرانی بە دڵنیایەوەدا چاوی منن زۆر سوپاسان ئەەکەم ئەوە بەڕێزی خۆتانە بژین سڵاو لە بەرنامەی حسابی ئەوە بکەی ڕادیۆکە بە ناوی گەڕیانەوەی تۆش مامۆسای گەڕیانی نابێ پێ و بڵێ نەبێ خۆ بێ بەسەر چاو هەموو ڕۆژێ خوای گەورە دەفەر بێ مەجای تیاوێ سعادە لایەوە هەر ئاواش بۆمان بڵێ داوا لە هەواداران مەکەم کە گوێ لەم داوا لە هەموو خۆشەویستان لە هەموو هەوادارانی خۆم ئەەکەم کە گوێبیست و بینەری ئەم بەرنامە جوانە بن بە ئەم بەرنامە بە ناوی بەرنامەی گەڕیانەوەیە عومەر میشاویش ینی گەڕیان لە گەڕیان پێگاتوین بۆیە هیوام وایە ئەم بەرنامەیە یاد مەکەن خۆشەویستان دڵی میشاوین قوربانتان یاخوا دەست خۆش سڵاو لە کاکە هونەر دەستی خۆش بێ و کاکە کازان گیان سڵاو لە کازان کامیل کازان کامیلی کتریشمانەی ژەر مامۆستایە ئەم سازرێ سڵاو لە کازان کامیلیش و خۆشەویستەش کاگڕێبوارە ئەبێ بڵێن ڕەش ڕەش جوانە ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو ستافی ڕادیۆی گەڕیان لێرەوە ڕێزمەیە بۆ کارزان کامیلی گوڵ مامۆستای من هەردوو چاوی ماجەکەم میرزا گیان تۆ بەڕێز تاکیدم ئەمڕۆ شەڕێکمان پێفرۆشێ خۆشەویستان هەتا بەرنامەیەکی تر و یەکشەمەیەکی تر و بەڵێ یەینەوە خزمەتان زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ لایک و کۆمنتەکانتان زۆر سپاسانەکەین بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ کوردانی تاراوگا ڕێز و حرمەت بۆ ئەو ستافە جوانەی ڕادیۆی میلی گەڕیان چاوی یەک بەیەکیان ماجەکەم کا عومەر میشاوی بە ئەخیر گۆرانی لە خزمەتان نابین هیوادارم توانی بێتمان هەر لە هیچ نەبێت لە عقەلی کەم تۆزە خۆشیەکمان کرد بێتە ناو دڵی ئێوە داوای لە بردننی ژەکەم بۆیە منیش زۆر یادەوەری وشتمین نەکرد لەبەر ئەوەی کە کاعمەر زۆرترین گۆرانیمان بۆ بڵێ دەستخۆشی بۆ کاک جەزای ساز هەردوو چاوی ماجەکەم زۆر سپاسی مامۆستا بەڕێزانەژەکەم سپاسی هەمووتانەکەم سڵاو و خۆشەویستیشم بۆ مامەسا حەسەن دەزی خۆشەویست کە کەسایەتێکمان هەیە لەگەڵ یەک جار قساکەین لەگەڵ مامەسا خۆشەویستە لە بەریتانیا هەیە ئەم گۆرانی هی بەڕێزێتی ئەڵێمەوە پێشکەش بە خۆشەویستان و بینەران ماڵاوە بۆ کاتێک خزمەتەمە خۆش بێ بۆ کاتێک جارێکتر خزمەتی وێنەکان دەرمانی ساجارگی برینداری منە کە تێدڵ تنگیم ببێت تۆ هەر ئەوە یاری منە دیتنی ناکی تاكل درب عزيز بالنكات كان درماني صار جرقي برين داري منا كتدل تنقم عزيز كتدل تنقم ببيت وهر عواري منا دتني روناكي بود شاوي جوباري منا تاكل درب عزيز هر عواري منا تاكل درب عزيز شيوان كاري منا باجوري ناقدر دردی دل با که بیان کم دکن علاوه توا دردی دل با که بیان کم دکن علاوه توا او گروی گرتوی چیب کم بیتو جیر نبی توا بفران بارم بیبای وعد قاد ناسی توا ای خدا کنجا عزیزی او دلی من بی توا ای خدا کنجا عزیزی او دلی من بی توا
هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دووچاوی جۆباری منە تاکو دوور بم عەزیزم شیوەنە کاری منە تاکو لێ دوور بم عەزیزم شیوەنە کاری منە چاوەکانم بەسێ خور بەدبێرەوە چۆن بژیمە خەرە عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە چۆن بژیمە خەرە عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە داخی دووری تۆ چێژم کەسەکەم یا خەمی زۆر لەمە هەی خەزاونی خەم بڕۆ باشین بەباخەم چم بەچم هەی فەلەک با بێبرام بەهارستانی من سێچەبکە بۆ چاوەکانم بەسێ قوربەت بێرەوایە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لێو من لێرەوە گەلە باندی ئاخرم بگراتە ڕۆحماوە پێم دەچیاڵەزا بەڵام بمبورە چوون شێواوە لێم تا بەڕوونەکی چرەی تۆ نادەبینم داس و دڵ سەر لە ساریەخەی خەمیتر پڕ بە کوردستان دەڵێم چاوەکانم بەسێ قوربەت بێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ و من لێرەوە چۆن بژیم ئاخر عەزیزم تۆ لەوێ